بەشێک لە دانیشتوانی بەهاری نوێ و گەڕەکی شادی لاولێر کە پرۆژەی ڕووناچیان هەیە بەهۆی ئەوەی پارەی کارەبایان نەداوە کارەبایەکەیان بڕاوە. ئەوان دەڵێن ئێمە کە موچەمان وەرنەگرت پێ و پارەمان نەبێ چۆن دەتوانین کرێی کارەبا بدەین. لە شاری هەولێر بەشێک لە دانیشتوانی گەڕەکی بەهاری نوێ و گەڕەکی شادی لە چوارشەمەوە کارەبای پرۆژەی ڕووناچیان لەسەر بردراوە بەهۆی پێنەدانی کرێی کارەبا. ئەوەی بەشداربووانی کارەبای پرۆژەی ڕووناچی نیگەران کردووە ئەوەیە کە حکوومەت بێباکە لە ئاست بارودۆخی دارایی هاوڵاتیان و ڕەچاوی دواکەوتنی موچە ناکات. لە دونیا سعادە و کارەبامان نییە. ئەو شەلەماری چیژم نووسینە دەرێ قەردارن چیتمە دایرەی کارەبای دەرێ هیچ قەردارنی هیچ کێشەکرد نییە نازم کارەبایەکەتان لۆ بڕایە وڵا ئەوڕۆ کتابمان کرد لە سبنەوە پێوە کتابمان کردیە هاتن تەمشای سیستەمیان کردە لە سیستەمی دەرەوەڵە کۆدی ماری جیرانەکەدا لۆنگۆ بەسرایە. ئیمەش لەو مارە جیران بەبەسرە ئەو جەم مانگانە 200,000 150 160 و لەما دێتەوە. ئەو جەوەزی سەر داواکارە حکومە باشتەکمان لێ بکاتن بێ ئەو سیستەمەی زان چاکەتەوە. 200,000 200,000 260 250 100,000 180,000 ئەو هەمەلو دیتەوە. ئەو داواکارن با مانگانە بێنەوان چاکەتەوە ینی ئەو کارەبایمان چاکەن سیستەمەکە. مە لە دوینێ لە سەعادەوە کارەبامانێتە ئیستا ئەویش چینە دایرەوتمەکە کە لۆ کارەبا بڕایە گوتیان لەبەر ئەوەی کە قەرزدارن. ئێمەشەوە مانگێک پێشە 900,000ماندا ترسیەوەی کە قەردار نبینەوە. دوسێ ڕۆژ پێشێستەش 89,000ماندا ماوەی بەس قەردار نبینەوە. باشە گوتمەوە کارەکەی چی وتیان لەبەر قەرزە وتمە کاکەمە قەردار نینە. ینی پارەوە مستاف کردووە بێ قەردار نبینەوە. هیچ قەردار نینە. هیچ قەردار نینە هیچ حیسابمان سفر ئیستا لە دایرەی کارە باشتان نییە؟ کار باشمان نییە. بەخۆی لەو منتیقەیە لەو باری نوێی 400مان لەبەر قەرداری ئەوە بووینە کارەبایان نییە. ئەمەشە بەگەرەوەیدا ینی گوتیان سیستەمە غەلەتە کرا. ئەوەی بەشداربووانی کارەبای پرۆژەی ڕووناچی نیگەران کردووە ئەوەیە کە حکوومەت بێباکە لە ئاست بارودۆخی دارایی هاوڵاتیان و ڕەچاوی دواکەوتنی موچە ناکات. دەڵێن حکوومەت باوکی ملەتە بەس بەڕاستی ئەم حکوومەتە باوکێکی زۆر خراپە بۆ ملەت و بۆ ڕۆڵەکانی یعنی هیچ لەگەڵ معاناتی ئەو ملەتەی ناژی ناکرێ خۆت سێ ماگە موچە نەدێ خەڵک کەچی بێ لەبەر ئەوەی کە ئەو خەڵک کە پێم وە نیوەی ئەو خەڵکەی کە کارەبای لێ بڕاوە نیوە بەزەر زیاتریش موچەخۆری حکوومەتەیە سێ ماگە موچەت پێ نەداوە کەچی بێ لەو کارەبای لێ ببڕی. سێ مانگ بەسەر موچەخۆران و فەرمانبەران تێپەڕی بەبێ وەرگرتنی موچە لە کاتێکدا حکوومەت باج و ڕوسومات و کرێی هیچ کام لە خزمەتگوزاریەکانی لەو ماوەیەدا ڕانەگرت. لەو چوارچێوەشدا بەشێک لە وڵاتیان ئاگادار کراونەتەوە گەر کرێی کارەبا تەسلیم نەکەن لە کارەبای پرۆژەی ڕووناچی پێ بەش دەکرێن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.